تۆمارکردنی هەڵا پزیشکیەکان لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان تەنها خۆی لە جیاوازی نەکردنی نێوان چای کوڵاو و میزی نەخۆشدا نابینێتەوە. لە هەڵەبجە دوایەوەی هاوڵاتیەک دووپشک دەدات بە قاچیەوە بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی سەردانی یەکێک لە نەخۆشخانەکانی ناوچەکە دەکات. پزیشکەکەش وا دەزانێت ئێسکی قاچی شکاوە، بۆیە پشکنینی تیشکی بۆ ئەنجام دەدات. هەر لە هەڵەبجە لەمەوەی ئەم مانگەدا منداڵێک دەنکەنۆکێک لە قورجیدا دەوەستێت و پزیشکی نەخۆشخانەکەش وا دەزانێت نەوتی خواردووە، بۆیە بڕیار دەدات گەدەی بۆ بشۆرێت. لە بەرامبەر بە دوواداچوون و بڵاوکردنەوەی هەڵە پزیشکیەکان لە NRTەوە بەشێک لە کارمەندانی تەندروستی هەڵەبجە و سلێمانی گردبوونەوە و مانگرتنیان لە کارەکەیان ڕاگەیاند. لە سلێمانیش تیمی کەناڵی NRT لە نەخۆشخانەی فریاکەوتن کرایە دەرەوە و لەلایەن بەشێک لە کارمەندانەوە هێرش کرایە سەر پەیامنێر و وێنەگری NRT. مادەم مرۆڤ ئیشەکات هەڵی زانستیش ڕوو ئەدات هەر کەسێکیش کە هەڵەکە ئاکاشیانی لێ پێچوونەوە بە دوواداچوونە، بەڵام ئێمە لەگەڵ ئەوە نین کە ئەم شتە گشتگیری بکرێت تەزەخ بخرێتە ژێر زەڕەبین کەرتی تەندروستی بە شێوەیەکی گشتی ناشرین بکرێ، وا لە نەخۆش بکرێ، سیقەی بە کەرتی گشتی نەمێنێت. بەشێک لە نەخۆشەکان و تەنانەت کارمەندانی تەندروستیش ڕەخنا لە خراپی کەرتی تەندروستی لە هەرێم دەگرن. لەو چوارچێوەیشدا بەهۆی بوونی چەند گرفتێکی تەندروستیەوە لە هەڵەبجە بەشێک لە ڕێکخراوەکان و چالاکان گردبوونەوەیکیان دژی خراپی کەرتی تەندروستی ئەنجامدا. ئێمە لە ماوەی ڕابردوودا بە ڕێگای جیاواز هاوکاری کەرتی تەندروستی بووین لە دیاریکردنی گرفت و کێشەکان زیاتر لە پێویستیش مۆڵەتمان بە خودی وەزیردا بۆ ئەنجامدانی چاکسازی، بەڵام چیدی چاوەڕێی نبین و لە سەرەتای هەفتەی داهاتوو لە داواکاری گشتی کۆی گەندەڵەکانی پزیشک و بەرپرسان دەخێنە ڕوو، سکاڵیان لەسەر تۆمار دەکەین. هاوکات داواکەین لە قوربانیانی دەستی وەزارەتی تەندروستی سکاڵا تۆمار بکەن و ئێمە هاوکاریان نەبین لە وەرگرتنەوەی مافەکانیان. لە بەرامبەر ڕەخنەگرتن لە کەرتی تەندروستی هەڵەبجە و وەزیری تەندروستی حکوومەتی هەرێم بەڕێوەبەرایەتی تەندروستی شارە زوور لەژێر ناونیشانی تۆمەت و تەشهیر سکاڵای یاسایی لەسەر یەکێک لە کارمەندەکانی خۆی تۆمار کردو بە بڕیاری دادگاش بۆ ماوەی 24 کاتژمێر ئەو کارمەندەی تەندروستی خرایا زیندانەوە و دواتریش تا ڕۆژی دادگاییکردن ئازاد کرا. و ئەم سکاڵانە و ئەم ئیجرئاتانی بەرامبەر منەکرێ هەر لە نەقڵکردنەوە هەر لە دادگاییکردن و زیندانیکردنەوە بۆ ئەوەیەکەوە من لەبەرەوەی نهێنی مردنی هەڵەبجەیەکانم لە ناو نەخۆشخانەکان ئاشکرا کردووە، ئەوانیش زۆر ئەترسن لەوەی کە هاوڵاتی نەخۆش وشیار بێتەوە لەوەی کە چۆن لە ناو نەخۆشخانەکانە ئەمرێت. کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ڕوبەڕووی ڕەخنەی زۆر بۆتەوە، بە تایبەتی بەهۆی ئەو هەڵانەی لەو بوارەدا ڕوویداوە. لەو چوارچێوەیشدا لەلایەن هاوڵاتیانەوە سکاڵای زۆر گەشتووەتە کەناڵی NRT. وریە حەمە کەریم NRT هەڵەبجە.